سڵاوتان نەبێت. پەیامێری شاپرێز لە ڕۆژاوای کوردستان ڕایگەیاند کەمێک لەمەوبەر بەرپرسێکی کورد لە کۆبانێ لەلایەن تورکیاوە کراوەتە ئامانج و گیانی لەدەستداوە. بەپێی ئەو زانیاریانەی کەندەڵ جوودی پەیامێری شاپرێز لە ڕۆژاوای کوردستان ئاشکرای کرد، درۆنەکانی تورکیا کوچرۆ باتمان نەسرەوە بە حەسەن دەمیرتاش یەکێک لە فەرماندەکانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگەیان شەهید کردووە. لەو ڕۆژەوە فەرماندەی گشتی هێزەکانی یەپەگا هەواڵەکەی پشتڕاست کردە و ئاشکرای کردووە. کۆچرۆ باتمان لە هێرشێکی درۆنەکانی تورکیا بۆ سەر کۆبانێ بۆتە ئامانج و بەو هۆیەوە گیانی لەدەستداوە. ئەو فەرماندەی یەپەگا ساڵی 1983 لە خێزانێکی نیشتیمانپەروەری باکووری کوردستان لەدایک بووە و لە ساڵی 2001ەوە پەیوەندی بە یەپەگەوە کردووە و لە زاگرۆس تا کوێی دەرسیم لە چەندین ناوچە سەرەتا بۆتە گەریلا و پاشان پەیوەندی بە یەپەگەوە کردووە. لە ساڵی 2014شەوە یەپەگە وەک فەرماندەیەک بۆ سەرپەرشتیکردنی شەڕی داعش ناردوێتە کۆبانێ و وەک فەرماندەی یەپەگا ڕۆڵی سەرەکی لە تێکشکاندنی داعشدا بینیوە.